سڵاوتان لێبێتەوەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی بەرنامەکانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە و بەرنامەیەمە و بینەران زۆر خۆشحاڵین کە جارێکی تر لەگەڵ ئەمیر هاتوونەتە خزمەتتان بۆ پێشکەشکردنی بەرنامەیەمە و بینەر. سپاس گوڵنازیان، منی زۆر خۆشحاڵم بینەران و ویسەرانی ئازیز و خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە هیوادارم کە لە هەر کوێیەکەن ساغ و سڵامەت بن و مەجالی ئەوشتان هەبێت تا کۆتایی بەرنامەم هەفتەی ئێمە و بینەرانیش بینەر و بیسەرمان بن هەر وەک ڕەواڵی هەموو هەفتە ئەم بەرنامەیەش چەند بابەت هەڵبەت زیاتر نامەی ئێوەی ئازیز لەسەر ئەم دانوستانەی کە کۆماری ئیسلامی لەگەڵ دەوڵەتی ترامپ هەیەتی ئەمە لە خۆ دەگرێت. پێشەوەی کە ناوەڕ بدەین بە هەر لێرەوە دەست پێ بکەین. گوڵناس ڕۆژی شەمەی ڕابردوو ئاگاداری لە ناوخۆ و دەرەوەی وڵات و هەموو چاویان بڕی بووە خولی یەکەمی دانوستانەکانی ئێران و ئەمریکا لە عۆمان لە شاری مەسقەت. بینەرانی ئێمەش ئەو جۆرە لە پەیام و نامەکانیاندا دیارە ئەم ڕووداویان دیارە دنبال کردووە. هەر بەم بۆنەوە بەشی زۆری نامە و بابەتەکانی بەرنامەی ئەمڕۆمان تەرخان کراوە بەم ڕووداوەکە لە پێشەکیشدا باسمان کرد. بەڵام با پێشتر بزانین ماجراکە تا ئێرە چۆن چۆتە پێشەوە و بۆچی گەیشتۆتە ئەم ئاستە و داهاتووی چی لێ دێت. پاش کۆتایی هاتنی ئەم خولەی دانوستانەکان کەشێکی ئەرێنی لەلایەن هەردوو لایەنەوە ڕەنگی دایەوە. هەرچەندە زانیاریەک لەبارەی وردەکاریەکانی دانوستانەکە و لە بەردەستانیە، بەڵام هەردوو لاڕازین و بڕیاریان بۆ درێژەدان بە گفتوگۆکان داوە. ڕنگدانەوەی ئەرێنی ئەم و توێژە لە ناوخۆ و دەرەوە پێشوازی لێکراوە. چون تا ئێرە سێبەری شەڕ هەرچەندە بە تەواوی لا نەچووە، بەڵام دەکرێت بڵین جارێت دوورکراوەتەوە. هەرچەند نیشانە جیاوازەکان کە لە چەند هەفتەی پێشووەوە لەلایەن هەردوو لایەنەوە دەبینران، بەڵام جارێ لە پێشدا سنووردارکردنی بەرنامەی هەستەیی کۆماری ئیسلامی تەوەری گفتوگۆ بووە. وا بە نەزەرەگات سنووردارکردنی بەرنامەی موشکی ئێران و بابەتەکانی دیکە بە جددی نهاتوۆتە بەرباس. دەبێت بزانین لە ئیدامەدا بەکوێ دەگات. ئەمیر جیا لەمانەی کە تۆ باست کرد پرسیار ئەمەیە هۆکاری سەرەکی کە ئەمریکا و هەروەها کۆماری ئیسلامی گەیاندووەتە ئەم ئاستە بۆ دەستپێکردنی دانوستانەکان کامانە. زۆر ڕاست. دیارە هۆکاری جۆراوجۆری هەیە کە گرنگترینیان ئەم خاڵانەی خوارەوە یەکەم باسی یەکەم با باسی کۆماری ئیسلامی بکەین. لاوازی ناوخۆیی و ناوچەیی کۆماری ئیسلامی ئێران شکست لە سووریا، لە دەستان یان لاوازبوونی هێزە نیابەتیەکانی کۆماری ئیسلامی لە لوبنان، عێراق و یەمەن لەلایەکەوە و زیادبوونی فشارەکانی ئابووری و ڕوبەڕووبوونەوەی دەسەڵاتی کۆماری ئیسلامی لەگەڵ ناهاوسەنگی لە بوارە جیاوازەکاندا و توانایی بەرزی سەرهەڵدانی ناڕزایەتی کۆمەڵایەتیەکان لە وڵاتدا ڕژیمی ئێرانی خستووەتە بارودۆخێکی دژوار کە بووە هۆی کشانەوە و قبوڵی دانوستان لەگەڵ بە قسەی خۆیان شەیتانی گەورە یعنی ئەمریکا. خامنەی کە پێشتر جاری دانوستانی لەگەڵ ئەمریکا قەدەغە ڕاگەیاند بوو، جاری دوایی بە تایبەتی لەگەڵ ئێدارەی ترامپ حازر بە ناردنی تەنانەت پەیامێکیش نەبوو و دەستی ئاخر دانوستان بەبێ عەقڵ و ناشەرافەتمەندانە وەسفی کردبوو. ناچار لەبەر هەر ئەو هۆیانە کە باسکرا ملکەچی وتووێژ بێ. ئەلبەت ئامادەگی ئیسرائیل بۆ هێرشی سەربازی کە بێگومان ئەمریکا پاڵپشتی دەکرد نابێ لە بەرچاوی نەگرێت. باسی خاڵی زۆر گرنگت کرد گوڵناس، با منیشەوە زیاد کەم لەلایەن بەرامبەردا دۆناڵد ترامپ بە دوای دەستکەوتێکی گەورە لە سیاسەتی دەرەوەدایە تا هەم پیشانی بدات کە دەتوانێت باشتر لە ڕکابەرە دموکراتەکانی دەسەڵاتی یەکەمی ئیدارەی خۆیدا سەپێنە بۆیە زۆر برلایەوە گرنگە کە ڕێکەوتنێکی بەرچاو بەدەستبێنێت. جگە لەمە درێژەدان بە دوژمنایەتی ئەمریکا لەگەڵ ئێران دەبێتە هۆی نزیکبوونەوەی زیاتری کۆماری ئیسلامی لە چین و رووسیا و سروشتیە کە بە قازانجی ڕکابەری سەرەکی ئابووری ئەمریکا واتە چین تەواو دەبێت. بەتایبەت ئەوەش لە بەرچاو بگرین تا ئێستا هەوڵی ترامپ بۆ کۆتایی شەڕی ئۆکراین و تەنانەت شەڕی غەزە باکام نەگەیشتووە. هەر بۆیە پێویست بوو دەستکەوتێک لەم بارەوە بۆ خۆی تۆمار بکات. لە هەنگاوی ئەوڵدا دۆسیەی ناوەکی بەرجەستە بکاتەوە تا لایەنی بەرامبەر کە کۆماری ئیسلامیە مل بدات بە دانوستان. هەر بۆیە نیشاندانی سنوورداری کاریگەری ئیسرائیل لەسەر بڕیارەکانی سیاسەتی دەرەوەی ئەمریکا وای کرد هاندەری کۆماری ئیسلامی بوو بۆ دانیشتن لەسەر مێزی دانوستان کەوا بوو هەروەک تۆ باست کرد گوڵناس هەردوو لە دوو ڕوانگەی جیاوازە و پێویستیان بەم دانوستانە و ئەگەری ڕێکەوتن بوو. ئایا دانوستانەکان درێژە ئەدرێەوە ئایا دەتوانێت بە ئامانج بکات؟ جارە هیچمان لێ معلوم نییە. هەرچەندە ڕاگەیاندراوەکان کە بەیانی قرارە هەردوو وەفت چاوپێکەوتن بکەن، بەڵام بە تەواوی چارەنووسی دیار نییە. بەڵێ ئێستا بابزانی هەروەکو تۆ پێشتریش باست کرد بۆ پێشوازی لە موتوێژەکرا.
بە بڕوای ئێمە دیارە کاتێک هەنگاو بەرەو کەمکردنەوەی گرژی دەنرێت دەبێت ئەرێنی چاوی لێ بکرێت. ئەگەر بۆ تونندڕەوەکانی هەردوولا چ لە ئێران و چ لە ئەمریکا یان ئیسرائیل و هەروەها بەشێک لە ئۆپۆزیسیۆنی ڕاست کە چاوی لە هێرشی نظامی بڕیوە تا بە ئاواتەکانی بگات بۆ خەڵک هێرشی نظامیە و مانایە نییە. گرژی و ئالۆزی و سەرنجام شەڕ هیچ لایەنێکی پۆزیتیڤی بۆ خەڵکی وەگیانە هاتووی ئێران نییە. بە پێچەوانەوە دۆخەکەیان لێ خراپتر دەکات. لەبیری نەکەین ئەوەی کە هەردوو لا گەیشتون بە وتوێر لە ڕاستیدا بەشێکی بەرچاوی نیگەرانیە لە داهاتووی ئێران، چون مەترسی لەسەر داهاتووی کۆماری ئیسلامی تەنیا فڕۆکە جەنگیەکانی ئەمریکا و ئیسرائیلین. مەترسی جددیتر سەرهەڵدانی ڕاپەڕینە جەماوەریەکانە کە بەگشتی ناوچەکەی تووشی ئاڵۆگۆڕ دەکات. جەماوەرێکە دروشمی ژن ژیان ئازادیان دنیای تەنیوەتەوە کەوا بوو ئەوەی وا چاوی پێشوو یان وتوێژی بەشێکی بەرچاو بۆ ڕەوانەوەی ئەم نیگەرانیانەیە، بەڵام ئەم پێشوازیە کاتێک مانای واقعی پەیدا دەکات کە دەرفەت دەخڵقێنێت هاویست و داواکاریەکان لەژێر گوتاری هاوبەشی ژن ژیان ئازادی پەرپێ بدرێت. لە شەڕ و ئاڵۆگوزی و گرژیدا مەترسی لەسەر پەراوێزکەوتنی ئەم بزوتنەوەیە زۆرترە. ئەلبەت بە پێچەوانەوەکەیشی ممکنە ئەگەر لەم دەرفەتە ئیسفادە نەکرێت کۆماری ئیسلامی دەتوانێت لەم دەرفەتە کەڵک وەرگرێ و دەستاواڵاتر دەست بتاتە سەرکوتکردنی خەڵک. ئێستا خاڵی گرنگەوەیە کە بزانین چۆن دەکرێت لەم دەرفەتە بۆ بەهێزبوون ئیسفادە بکەین. جارێ ئەگەر تۆ ئامادەبی بچی ناوبڕێ ببین و دواتر زۆر باشە بابینەرانیشمان ماندوو لە بچی ناوبڕێ بینین دواتر درێژە بم بابەتە دەدەین. فەرموو. نروخای ئاسمابوونی پیر پێیشکوو کە سۆمای لە چاو و باوکان ڕاوە بەرۆکی پیرەدایکان دادڕاوە وتەن قەوم و کەس و کار وتەن هۆی ژین و ژیوار وتەن ئامێز و دەیڵدار وتەن بۆ دەمەمەزار کە کۆندی شوم لە بۆوەندی کورد خوێنێ کە گەنجی کوردگا و زێونێ لە خوێنێ وتەن ژیان و دڵیدایە وتەن دەینێ لە ملمایە سری دێنن خوبێمایە لە پێناوی وتەندایە
دبي كنت هالبرا وفيران بيفرب هلو لو شخص ريم برزان نابرم وتن قوم سوكار وتن هو يجيب جيوار وتن آمس ودي الدار وتن بوتن ممزار گوڵناز با لە ئیدامەی قسەکانی پێشوماندا پێشتر دەبێت چەند ڕاستی باس بکەین. یەکەمیان ئەم دانوستانە ئیدامە پەیدا بکات یان نا ڕاستەوخۆ بێ یان نا تا ئێستا هیچ نییە جگە لە شکستی کۆماری ئیسلامی. ڕاستە چ بۆ خۆی و چ تەنانەت لانی بەرامبەر هەوڵ ئەدەن بۆ گەیشتن بە تەوافق کە ئێستا پێویستی هەردوولایە ئەم شکستە بۆ کۆماری ئیسلامی داپۆشێنن. بەڵام هەر هەوڵێک ناتوانێت ئەم ڕاستیە بشارێتەوە تەئسیل لەسەر مۆقعیەتی کۆماری ئیسلامی چ لە ناوخۆ و چ لە دەرەوە نەبێت. دووهەمیان هەر ڕێکەوتنێک دەستەبەر بێت بەشێک لە گەمار و ئابوووریەکان وەک ئەهرومی گوشار بەسەر ڕژیمەوە بۆ دڵنیایی لە پێبەندبوونی کۆماری ئیسلامی بەو تەعهودانەی داویەتی و لەسەری ڕێکەوتن دەمێنێتەوە کەوابوو نابێت چاوەڕوانی کرانەوەیەکی خێرا بکرێت وەک ئەولەویەتێک کۆماری ئیسلامی ئەساسەن بە دوای ئەوەیە کە لە ڕێگای هەڵگیرانی بەشێک ویان هەموو تەحریمەکانەوە پشوویەک و بەر ئابووری نیوەگیانی خۆی بنێنێتەوە. بەڵام لە ڕاستیدا ئابووری ئێران لەوەها بارودۆخێکی قەیراناویدایە و دەستگای ئیدارەی ڕژیم بە شێوەیەک بە زلکاوی گەندەڵیدا چۆتە خوارێ کە بەم ڕێکەوتنانەش ناتوانێت بژێتەوە. بەڵێ ئەمیر هەزاران ناوەندی بەرهەمهێنان لە کار کەوتون لە ئێران کە دیسانەوە و گەڕخستنەویان لە بارودۆخێکی یاساییدا و لەلایەن ڕژیمێکی متعارفیشەوە چەندین ساڵ درێژە دەکێشێ چە بگات بە ڕژگەمێک کە خاوەنی یەکێک لە ناکاراترین و بێ کفایەترین سیستەمە ئیداریەکانە بە بەراورد بە باقی وڵاتانی دواکەوتوی سەرمایەداری. ئەو ناوەندانەی بەرهەمهێنان کە هێشتا بەسەر پێوەن بەهۆی کۆنی و پرتوکاوی ئامێرەکانیان لە خوارەوەبوونی ئاستی تەکنۆلۆژی و هەزینەی زۆری وزە ناتوانن لەگەڵ بەرهەمهێنەرانی کاڵا هاوشێوە لە ناوچەکانی دیکە و لە ئاستی جیهاندا ڕقابەت بکەن. لەمڕۆوە ئەوانیش لە باشترین حاڵەتدا بە نیوەی زەرفیەتی خۆیان کار دەکەن و لە سەروبەندی وەرشکەسبووندایەن. سەرمایەدارانی ئەم وڵاتە دەمێکە کە ئیتر کاری بەرهەمهێنان بە قازانج نازانن و پێیان باشتر سەرمایەکانیان لە درەوەی وڵات یان لە ڕشتەی سووداوەری بازرگانیدا بخەنەکە. سپای پاسداران ئابووری ژێر دەسەڵاتی خۆی بە شێوەی مافیایی و بە پاشەقلێدانی ڕقیبە نێخۆییەکانی و دەستگرتن بەسەر ئیمکاناتە دەوڵەتیەکان و دەوڵەتیدا بەڕێوە دەبات. دەوڵەتی پزیشکیانیش کە نەیتوانی و هیچ کام لە بەڵێنەکانی کاتی هەڵبژاردننی جێبەجێ بکات بە هیچ نەخشە و پلانێکی ڕۆژانەتر لە دەورانی پێشوو ئابووری وڵاتی ئەمڕۆی بۆ سبەی بەڕێوە دەبات. زۆر ڕاستە گوڵناس. قوڵ بوونەوەی قەیرانی ئابووری سەرمایەداری ئێران وە سەر هەڵدانی نیشانەکانی لێک هەڵوەشان و ئاسەوارەکانی ئەم قەیرانە بەسەر کار و ژیان و بەڕێوەچوونی چینی کرێکار و توێژی زەحمەتکێشی کۆمەلگاوە هەر ڕۆژە و ئاستێکی نوێتر بەخۆیەوە دەگرێت. بارودۆخی خراپی ئابووری زیادبوونی ڕۆژانەی خێڵی بێکاران بە شوێنەوە بووە. ئەو کرێکارانی کە بەبێ بەهرەمەندبوون لە هیچ جۆرە پشتیوانیکی دەوڵەتی لە جەنگەڵی سەرمایەداری ئێراندا وێڵ دەکرێن دەکەونە داوی هەموو جۆرە خەسار و زیانێکی کۆمەڵایەتیەوە. ئەقدەستی چەندین جار لە ژێرهێڵی هەژاریدا بێکاری چەند ملیێنی نەبوونی ئەمنیەتی پیشەیی گرانی و دەستکورتی هەرێستا گوشارێکی کەمەرشکێنی بە سەرچینی کرێکاری ئێراندا سەپاندووە. ئەم بارودۆخە دژوارە ئابووریە بنەماڵە کرێکاریەکان و خەڵکی زەحمەتکێشی ئێران زیاتر لە پێشوو لە چنگی خۆیدا دەکوشێت. درێژەی ئاوە بارودۆخێک بەتایبەت بە شوێن ئەگەری سازان لەگەڵ ئامریکا بێگومان کۆمەلگای ئێران بەرەو گەشە و پەرەسەندنی ناڕزایەتیە گشتیەکان و مانگرتنی کرێکاری دەبات. هەر ڕادەیەک لە ڕێکەوتنی ڕژیم لەگەڵ ئامریکا و باقی دەوڵەتانی ڕۆژاوایی ئەم بیانوە لە دەست ڕژیم دەردێنێ کە سەرچاوەی هەموو نابەسامانیە ئابووریەکانی خەڵکی ئێران ببەستێتەوە بە گوشارەکانی ڕۆژاوا و گەمارۆ ئابووریەکانیەوە. لەم بارەوە بارودۆخ بۆ پەرستەندنی بزوتنەوەی متالباتی کرێکاران و خەڵکی هەژار و کەم داهات لەبارتر دەبێت. هەر ئێستاش خەڵکی بێبەش و بێماف بە خەباتی بەردەوام بەڵام پرژ و بڵاو لە دژی ئەم موناسباتەوە ئەم موسیبەتە کاردانەوەیان نیشانداوە. بۆ بەهێزکردنی ئەم خەباتە بەر لە هەموو شتێک پەرەدان بە هەوڵەکان بۆ دروستکردنی ڕێکخراوەکان زەروریە. لە هەمان حاڵدا گرێدانی خەبات و تێکۆشان بە یەکەوە و
پشتیوانی بەشە جۆراوجۆرەکان لە یەکتر بابەتێکی پێویست و ممکنە. ئێستا هەڵسوڕاوان و پێشڕەوانی بزوتنەوە کۆمەڵایەتیەکان لە چەند تەشەکولی سربەخۆ لە دەوڵەت کۆبوونەتەوە و یان بە شێوەیەکی تاک چالاکیەکانیان دەبەنە پێشێ. بەڵام ئەم ئەزمونە گەلێک سنووردارە. پەیوەندی ئەم هەڵسوڕاوانە لە چوارچێوەی یاسا و ڕێسای کاری عەلەنیدا دەبێ پەرە بسێنێت. ڕێکەوتنی احتیمالی و کەمبوونەوەی ناکۆکیەکان لەگەڵ ئەمریکا هەروەها دەرفەتی نوێ بۆ بزوتنەوەی پێشڕەوە کۆمەڵایەتیەکان بۆ خۆ دەرخستن بەهێزە لە کۆمەڵگای ئێراندا نیشانی دەدات. پەیوەندی هەڵسوڕاوانی ئەم بزوتنەوانە دەتوانێت سەرەڕای ئەو جیاوازیانەی کە لە شێوەکار و بۆچوون و گرایشی سیاسی چالاکان و پێشڕەوانیەدا هەبێت بە ئامانجی وڵامدانەوە بە نیازەکانی ئێستای خەباتی ڕەوای ئەم دەورەیە و جوڵەخستنی بزوتنەوەیەکی متالباتی بەهێز پەرەپسێنێت. بەڵێ بابەتێکی زۆر گرنگ گوڵناس کە دەبێت زۆر لە بەرچاو بگیرێت کە ئیمکانی پەرەسەندنی ئەتراز و ناڕزایەتیەکانیش زیاد دەکات هاوسەنگی هێزە کە هەروەک خۆشت باست کرد. کۆماری ئیسلامی هەر هەوڵێک بدات ناتوانێت شکستی خۆی بشارێتەوە. ئەم شکستە فەزایەک دەخڵقێنێت کە ئیمکان و مەجال بۆ هەڵسوڕاوانی بزوتنەوە کۆمەڵایەتیەکان فراهەم دەکات کە ئەرکەکانی خۆیان بۆ پێکەوە گرێدانی هەڵسوڕانیان باشتر بەڕێوە بن. چین ناوڕێکی تر بینن گوڵناز دواتر دێنە سەرنامەکان. باشی.
گوڵنازدەینە سەر نامەکان. ئەوەڵی نامەمان لەلایەن کاک سەدرا کە زەحمەتی کێشاوە لە مەهاباتەوە نردوێتی. کاک سەدرا دەڵێ لە بارودۆخێکدا کە هەناسەی زۆرینی کۆمەلگای ئێران لەژێر فشارەکانی ئابووری کۆمەڵایەتی و سیاسی وردە بڕاوە و سەرکوت و خەفەقان گەیشتۆتە لووتکەی خۆی، دانوستانی کۆماری ئیسلامی ئێران لەگەڵ ئەمریکا جارێکی دیتە هاتۆتە سەرمێس. بەڵام پرسیاری سەرەکی ئەوەیە، کاک سەدرا دەڵێ ئەم دانوستانانە بە قازانجی هەیە، خەڵکی ئێران، کۆماری ئیسلامی یان دەوڵەتی ئەمریکا. کاک سەدرا دەڵێ وەڵامی ئەم پرسیارە ئالۆزە بەڵام گرنگە. دانوستان بخۆی ئامرازێکی دیپلۆماتیکە کە ئیرادە و ئامانجی لایەنەکان ڕوون دەکاتەوە. لە ئەزمموی مێژووی کۆماری ئیسلامیدا دانوستان هەرگیز بە واتای گۆڕانێکی بنەڕەتی لە سیاسەتی ناوخۆ و دەرەوە نەبووە، بەڵکو ئامرازێک بووە بۆ کڕینی کات، کەمکردنەوەی فشاری نێودەوڵەتی و دووبارە بنیاتنانەوەی هێزی ناوچەیی و ناوخۆیی. نمونەکەشی بەرجامە. ڕێکەوتنێک کە لەگەڵ هەموو بەڵێنەکانی دەوڵەتی ئەو کاتە نەکەر نەبووە هۆی باشتربوونی بەردەوامی ژیانی خەڵک، بەڵکو پاش دەرچوونی ئەمریکا و گەڕانەوەی گەمارۆکان و کردداری ناوچەی کۆماری ئیسلامی بەکردەوە بووە زلکاوێکی نوێ بۆ خەڵک. کاک سەدرا لە بەشێکی تری نامەکەی دانووسیوێتی ئێستا بەڵام دانوستان لە ژینگەیەکی تەواو جیاوازدا خەریکە شکڵ دەگرێت. ڕێبەری کۆماری ئیسلامی کە دانوستان لەگەڵ ئامریکای بەژە هەر ناژیرانە ناوبرد بوو ملکەتی دانستان بوو. بەڵام بۆچی؟ یەکەم بارودۆخی ئابووری وڵات قەیراناویە و حکوومەت لە ناوە و دەرەوە لە تەنگژایەکی بێوێنەدایە. دووهم ناڕزایەتیە سەرتاسەریەکانی 1401 هەتا ئێستا بەردەوام و سەرکوتکردنی بێبەزەیانەی دەسەڵات پیشانیدا کە مەشروعیەتی کۆماری ئیسلامی تەواوەتی و لە سیستمەکەیەکدا ڕووخاوە. لە بارودۆخێکی وادا دانوستان نەک لە پێگەی هێزەوە بەڵکو لە پێکەی لاوازی دەسەڵاتەوە دەستی پێکردووە، نەک بۆ ڕزگارکردنی خەڵک بەڵکو بۆ ڕزگارکردنی سیستم. ڕێکەوتنێکە لەوانەیە بەرهەم بێت ئەگەر گەمارۆکانیش کەم بکاتەوە یان سەرچاوەداراییەکان ئازاد بکات، نەک بۆ قوژانەوەی سفرەی خەڵک بەڵکو لە بەهێزکردنی ئامێری سەرکوت و پێکهاتەی ئابووری ئەمنی ئایدۆلۆژی سیستم خەرج دەکرێت. لەلایەکی دیکەوە دەوڵەتی ئەمریکا و ڕۆژاوا چەندین جار پیشانیەداوەکە لە کاتی وادا بەگشتی ڕوانینێکی مرۆڤ دۆستانیان بۆ ئەم بابەتە نییە. ئامانجی ئەوان کۆنترۆڵکردنی خەیران لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست، کۆنترۆڵکردنی بەرنامەی ناوەکی ئێران و ڕێگریکردن لە جەنگێکی دیکە لە ناوچەکە و چوونە ناو بوارەکانی ئابووری لە ئێرانە. بۆ ئەوان گرنگ نییە کە لە ئێران چی بەسەر خەڵک دێ، بەڵکو بەدوای ڕێکەوتنی قابلە کۆنترۆڵن، تەنانەت ئەگەر ئەم ڕێکەوتنە ببێتە هۆی مانەوەی ڕژیمێکی دیکتاتۆر. کێشەی ئەوان دموکراسی و مافی مرۆڤ نییە، دموکراسی و مافی مرۆڤ ناوی ڕەمزی بەرژەوەندی سەرمایە. بەڵێ کاک سەدرا لە کۆتایی نامەکەی دانووسیوێتی لە وەڵامی ئەم پرسیارەدا کە ڕێکەوتن بە قازانجی خەڵکی ئێرانە یان کۆماری ئیسلامی و ئەمریکا، دەبێت بڵێن تا کاتێک ئیرادەیەک بۆ گۆڕانکاری و چاکسازی لە پێکهاتەی دەسەڵات لە ئێراندا نەبێت، هیچ ڕێکەوتنێک بەڕاستی بە قازانجی خەڵک نابێت. ئەم دانوستانانە ئەگەر نەبێتە هۆی گۆڕینی بارودۆخی ئێستا، لە باشترین حاڵەتدا مۆسەکینێکی کاتیە و لە خراپترین حاڵەتیشدا جێگیرکردنەوەی حکوومەتێکی زۆردارە لەسەر بنەمای سەرکوت. ئەم گۆڕانکاریە بە درێژەدانی بزوتنەوەی ژن ژیان ئازادی دەکرێت کە کرێکاران و خەڵکی زەحمەتکێش بنەمای سەرەکی ئەم بزوتنەوە بن. دانوستانێک کە لە ناخیەوە ئازادی دادپەروەری و گۆڕانکاری لە ئاراستەی گەشەی هەمەلانی بەردەوامدا هەڵنەقڵێت، تەنها نقابێکە لەسەر ڕووی قیرانەکانی ناوچەیی و ناوخۆی ئێران. دانوستان ئەم دەرفەتە پێک دێنێ. مهم ئەوەیە چۆن ئیسپادەی لێ بکرێت. سپاسی کاک سەدرا دەکەین بۆ ئەم لێکدانەوەی کە زۆر گونجاو بووە، هەڵوێستێکی زۆر باشیشی بوو. سپاس کاک سەدرا بۆ نامەکەت. بچین ناو بڕێک بینین دێینەوە خزمەتە. اگه دیدی درد مردم و ولی چشاتو بستی، ظلم به مظلوم رو دیدی و از کنارش رفتی، اگه از ترس یا واسه منفعتت خوده کردی، تو هم دست ظالم هستی، تو هم مجرم هستی. اگه خودتو به خواب زدی وقتی که خونا رو میریختن، گرفتار کسبتی وقتی جون جوونا رو میگیرن، اگه وسط بازی وسط بودی و گفتی سیاست چی هست، بدون رأی سفید نداریم بی‌طرف نداره این جنگ، اگه دست رو چشمات گذاشتی دستات خونیان، خائنی اگه تریبون داری و حرفات بو میدن، دوری از وطن و دوربینای ما کم
ترسو نیستن. یادت باشه کثافت‌های پشت ابر لو میرن. اگه سرپوش گذاشتی رو قتل تو هم قاتلی. واسه پوشوندن جنایت باید رو خون راه بری. بدون مال کشیدن تو این سیستم کامل نیست. ایران اینقدر زندان داره که همتون جا بشین. ژورنالیست بازاری، مخبر دوزاری، هنرمند درباری، سوراخ موش بخر، مأمور معذور، از بالا دستور، جلاد مجبور، سوراخ موش بخر، سوپاپ اطمینان منصوب بی اختیار، اصلاح طلب حزب با سوراخ موش بخر، صادراتی نایی یا کیزی رو کشار جایی بده هرچی دلار داری، سوراخ موش بخر. چه هنرمندی که خبر از نونبری نداری، شاشیدم به اسکارت اگه مردمی نباشی، پاره میکنم کلافتو که دیگه چرن نبافی، چه شهاب دولتی باشی چه اسقر فرهادی، چه بازیکن حکومتی و چفی الیسی، چه بازیگر صادراتی و اله هیکسی، شما خود فروش پولی نرزه مقام فیکسین، حیف زالو جیر خورا شما از خلایق نیستین، لاشی کارون با آب معدنی که پر نمیشه، خوزستان ژتون نمیخواد صاحب کل میزه، آزادی گرونه باشه آزاده کشته میده، یادتون باشه خون فقط با خون شسته میشه. تیر بزن از پشت سر بکش تشنه‌ها رو، به قتل حق خواه نامسلح افتخار کن، بیرون مرز به جنایت بزن رنگ و لعاب رو، بگیر از من مژده فردا و تقاص رو. ژورنالیست بازاری، مخبر دوزاری، هنرمند درباری، سوراخ موش بخر، مأمور معذور، از بالا دستور، جلاد مجبور، سوراخ موش بخر، سوپاپ اطمینان منصوب بی اختیار، اصلاح طلب حزب با سوراخ موش بخر، صادراتی نایی یا کیزی رو کشار جایی بده هرچی دلار داری، سوراخ موش بخر. منتظر ناجی نباش خبری تو راه نیست، نجات دهنده خودتی، خودت قهرمانی، من و تو اگه ما بشیم بیکرانیم، ما منجی زمانیم، امام زمانیم. گوڵناس لە درێژەی هەرم باسی دانوستانەکەدا نامێکی ترمان لە دەستە کە کاک هەڵۆ بەڵێ کاک هەڵۆ لە پاوە لە نامەیەکدا باس لە بابەتێک دەکات کە بە جۆرێک بە قسەکانی تا ئێستامان مربوطە. کاک هەڵۆ نووسیوەتی تاوجێگای پەیوەندی بە ئێمەوە ینی خەڵکەوە هەیە لە نێوان جۆرها هەواڵی دش بە یەک کە هەندێک جار لە ڕاستیدا نەک زانیاری بەڵکو هەڵە زانیاری و زانیاری چاواشەکارین و ئامانجی تایبەتی خۆیان هەیە، بەڵام لەبەر چاوگرتنی ئەو ڕووداوانەی تا ئێستا بە تایبەت دانوستانی کۆماری ئیسلامی لەگەڵ ئەمریکا فعلەن لەسەر چەند خاڵ وەک دەبێ و نابێ دەبێ بخۆمانی بکەین. کاک هەڵۆ دەڵێ یەکەم نابێ وابیر بکرێتەوە کە ئەمریکا و ئیسرائیل لە بارودۆخی ئێستادا کە هەر ساتێک دەکرێت بگۆڕێت خوازیاری ڕوخاندنی کۆماری ئیسلامی بێ، هەروەکو لە ڕابردوودا بڕوایان وایە کەمانەوەی کۆماری ئیسلامی لاواز دەتوانێت لە پێشدا سیاسەتەکانی خۆیان لە ناوچەکە برنە پێشەوە. کۆماری ئیسلامی جارێ تەنیا ئاڵتەرناتیڤی گونجاویانە. کاک سەدرا لە خاڵی دووەمدا دەڵێت نابێت لە ڕوبەڕووبوونەوەی کۆماری ئیسلامی لەگەڵ ئەمریکا و ئیسرائیل خۆمان چ بەویست یان بێویست ئەمەلەن لە تەنیش کۆماری ئیسلامی دابنین یان وەها گومانێک لە مێشکی خەڵکی دیکەدا دروست بین. کاک سەدرا دەڵێت لە ڕۆژانی ڕابردوودا ببەخشن کاک هەڵۆ من بە هەڵەوت کاک هەڵۆ دەڵێت لە ڕۆژانی ڕابردوودا نامێک بە ناوی ڕاگەیاندراوێک لە کۆمەڵگای مەدەنی ئێرانەوە لە وڵامی هەڕەشەکانی دەوڵەتی ئەمریکا ئاراستەی سکرتێری گشتی نەتەوەی گرتووەکان کراوە. هەندێکیش کاردانەوەشی لەلایەن ئۆپۆزیسیۆنیەوە بە لەحنێکی تووڕەوە بەدوادا بوو کە ئێمە وەجیا لەو کاردانەوەنە دوو شەمان لەگەڵ نووسەرانی ئەم نامەیە هەیە. کاک هەڵۆ دەڵێت ترامپ هەڕەشەی بۆمبارانکردن دەکات، ئیسرائیل دەڵێت کە لەگەڵ ئەمریکا یان بەبێ ئەمریکا ناوەندە ئەتۆمیکانی ئێران لە ناو دەبات. باشە دەزانین کە ترامپ کەسێکی ڕێکوپێک نییە. نەتانیاهۆ تاوانکارێکی شەڕە و جێنۆساید و کۆمەڵکوژی دەیان هەزار ژن و پیا و منداڵ و پیر و گەنجی فلەستین لە کارنامەیدا هەیە. هەمووی ئەمانە ڕاستە، بەڵام کۆماری ئیسلامی چۆنە؟ چێ پێش و زۆر پێش لە ئەگەری هێرشی بۆ سەر ئێران هێرشی کردوتە سەر خەڵکی ئێران و ئەم وڵاتەی بەرەو وێرانی بردووە. هەروەها لە ڕاگەیاندراوەکەدا بەبێ ڕوونکردنەوە و سنووردانانی پێویست بە شێوەیەک کە دەتوانێت گومان دروست بکات ڕاستەیەکی سەرەکی دەبینین کە پوختەی نامەکەش هەر ئەوەیە. نووسیویانە ئێمە واژۆکەرانی ئەم ڕاگەیاندراوە بۆ بەرگریکردن لە ئێران، بەرگریکردن لە مرۆڤایەتی، بەرگریکردن لە ئاشتی جیهان لە حاڵەتی هەر جۆرە دەستدرێژیەک بۆ سەر ئێران
دوور لە جیاوازی بۆ چوونەکانمان لەگەڵ حکوومەت بە تەواوی هێزمانەوە لە وڵاتەکەمان بەرگری دەکەین. ئەمە هەمان بۆ چوونە کە دەبێ خۆمانی لێ بپارێزین. ئێمە خوازیاری شەڕ و تەنانەت گەمارۆکانیش نین چون هەر بۆ خۆمان زەرمەندی یەکەم دەبین. ئێمە خوازیاری سڵح و ئاشتین و تەنانەت دەستپێکی و توێژی کۆماری ئیسلامی لەگەڵ ئەمریکا بۆ بەرگرتن بە شەڕ بە باش دەزانین. بەڵام هیچ کات ناچینە سەنگەری دفاع لە وڵاتێک کە کۆماری ئیسلامی تێیدا دەسەڵاتی هەیە، چون ئیدامەی دەسەڵاتی کۆماری ئیسلامی یعنی ئیدامەی پێشێلکردنی ژیان و مافە سەرەتاییەکەم. لە خاڵی سێمدا کە کاکاڵۆن و سیوێتی نابێت وابیر بکرێتەوە کە کار دەگاتە جەنگی کلاسیک و هاتنی هێزەبیانیەکان بۆ ناو خاکی ئێران تاکو و بابەتی بەرگریکردن لە خاک و جەنگ لەگەڵ داگیرکەر و ئەم جۆرەشتانە هەڵبدەن. لە ئاواگرێکدا چەندین هێرشی ئاسمانی قۆرس لەگەڵ هێرشە سنووردارەکان موشەکی واتە بۆ کۆتایی هێنان بەکار بڕێوە دەچێت. ئەویش لەگەڵ ئەم کۆماری ئیسلامیە لاوازە کە بەوتەی ئیمامی ڕەحمەتی خۆی هیچ غەڵەتێک ناتوانێت بکات. کەوا بوو قازانجی دروشمی دفاع لە وڵات ڕاستەوخۆ دەچێتە گیرفانی کۆماری ئیسلامی بۆ پاڵپشتی پەیداکردن و پەراوێزخستنی ئەتراز و ناڕزایەتیەکان. چوارم نابێت ئەم هەڕەشە و گۆڕەشانەی کۆماری ئیسلامی کە دنیا دەسووتێنین و وا دەکەین تاوا بچێ بە جددی وەربگیرێت. ئەمە بەشێک لە شەڕی ڕەوانیە، هەروەکو لایەنی بەرابەریش هەر ئەو کارە دەکات. لەم بارودۆخەی کە کۆماری ئیسلامی لە ناوچەکەدا هەیەتی هیچ هێزێک بۆ تۆڵەسەندنەوەی کۆماری ئیسلامی بەرژەوەندی خۆی ناخاتە مەترسیەوە و ئاو لە ئاو ناچۆڵێت. هیچ کەسێک لە دنیادا لەبەر گوڵی ڕووی مەڵاکان پشتگیریان ناکات بە تاقماونەتەوە. پێنجم نابێت وا بیر بکەینەوە کە خەڵک لە دوای ئەگەری هێرشی سەربازی بە دەستێکی بەتاڵ بڕژێنە سەر شەقامەکان و سەرکۆت بکرێنەوە دیسان ڕۆژ لە نوێ و ڕۆژێک لە نوێ. خەڵک دەبێ دەستیان پڕ بێ یانێ ئامادە بن کە دواتر باسی دەکەینەمیر. بەڵێ کاک هەڵۆ لە خاڵی شەشمدا ئەڵێت نابێت وا بیر بکرێتەوە کە کۆماری ئیسلامی دوای لە ناوبردنی تەواو یان ڕێژەی ناوەندە ئەتۆمیەکان و تەنانەت بەشێک لە ناوەندە سەربازیەکانی بەپەلە دەڕوخێت. وها دڵنیاییەک لە کاردانیە چون ڕوخێنەر هێشتا ئامادە نییە. لە سەرەتای وتارەکەشدا ڕوونکرایەوە کە هۆکارێک نییە لەسەر ئەوەی کە ئەمریکا و ئیسرائیل بە پێچەوانی ئەوەی تا ئێستا کردویانە لە جیاتی ڕاگررتنی کۆمارێکی ئیسلامی لاواز مەبەستی ڕوخاندنیان هەبێت. ئەگەریش بە هەر هۆکارێک وها مەبەستێکیان هەبێت ڕوخاندنی کۆماری ئیسلامی بە ناچاری بە مانای دامەزراندنی ڕژیمێکی جێگای قبوڵی خۆیان دەبێت کە بەرژەوەندەکانیان نەخاتە مەترسیەوە. کاک هەڵۆ لە خاڵی حوتمدا ئەڵێت و لە کۆتایەکەشی داڵێت دەڵێن نابێت لە ترسی ینی ڕازی بین بە مردن ئەوەی کە بەتایبەت لەلایەن کۆماری ئیسلامی و لایەنگرانی کە باز دەکرێت کە گۆیە لە حاڵەتی ڕوخانی کۆماری ئیسلامی ئەگەڕی شێڕی ناوخۆیی و جیابوونەوە و ئەم جۆرەشتانە هەیە. بەڵام ئەم ئەگەرە لەژێر هیچ بارودۆخێکدا نابێت بابەتی پێویستی ڕوخانی کۆماری ئیسلامی بخاتە ژێر پرسیار یان بۆ ماوەیەک بیخاتە پەراوێزەوە. ئەو شتێکە لە حاڵەتی کەوتنی کۆماری ئیسلامی تەنها ئەگەرێکە لە بارودۆخێکی تایبەتدا لە حاڵەتی مانەوەی کۆماری ئیسلامی لە هەموو بارودۆخێکدا دڵنیایە. بە زمانێکی سادەتر لە ترسی شتێکی واها کەسکردنی ئیرادەی ڕوخانی شۆڕشتگێڕانی کۆماری ئیسلامی بە مانای پێشوازیکردنە لە هەمان شت بە زیادکردنی تحملکردنی یەک بەیەکی تاوانەکانی ئێستا و داهاتووی کۆماری ئیسلامی. کاک هەڵۆ لە کۆتایی نامەکەیدا ئەڵێت با بزانین دەبێت چی بکەین. ئەلبەت هەڵسوڕاوانی ناو بزوتنەوە کۆمەڵایەتیەکان لەم بارەوە بە ئەزمونن. ئەوە کاک هەڵۆ دەڵێ من ناتوانم بۆ ئەوان دیاری بکەم کە چی بکەن و چی نەکەن. ئەمانەی کە باسی دەکەم زۆرتر وەک پێشنیارە کە ئەم هەڵسوڕاوانە لەبەرچاوی بگرن. پێش هەموو شتێک دەبێ بزانین تا ئێستا هاوسەنگی هێز بە قازانجی بزوتنەوە جەماوەریەکان گۆڕاوە. کۆماری ئیسلامی ناتوانێت خۆی لەژێر باری ئەم شکستە دەرباس بکات. بەم حاڵەوە هەروەک پێشتر باسم کرد کاک هەڵۆ دەڵێت خەڵک ناتوانن یان باشترە بڵێم نابێت بە دەستی بەتاڵ بچنە شەڕی دەسەڵاتێک کە دەستی باڵای لە جنایەتکردندا هەیە. بەڵام خەڵک چۆن دەستی پڕ دەبێت؟ هیچ ڕێگایەک نییە جگەل لەوەی کە خەڵک لە ئاستێکی بەرفراوانی جەماوەری بێنە مەیدان. ئەمەش بە بڕیار جێبەجێ نابێت. ڕێکخراوی دەبێت، ڕێکخراویش کە سەرەتاکانی دیارە تەنیا لە ڕێگای پەرەدان بە ئێتراز و ناڕزایەتیەکان و پشتیوانی لەم ئێعتراز و ناڕزایەتیانە ممکن دەبێت. ئێعتراز و ناڕزایەتیش لە خۆڕا شکڵ ناکرێت و پەرە ناسێنێت مەگەر پەیوەندی ڕاستەو خۆی بە ژیان و گوزەران و مافی ئەمڕۆی خەڵکەوە هەبێت. هەروە
پەرە ناسێنێ مەگەر سەنجیدە بێت و بەقەدەر زەرفیەتە ئیمکانیەتەکان دیاری بکرێت یعنی دروشمەکەی گونجاو بێت و هەموو کەسێک بە دروشمی خۆی بزانێت پەرە ناسێنێت مەگەر سەنگەر بە سەنگەر بچێتە پێشەوە و سەرکەوتن لە هەر سەنگەرێک باوەڕ بە هێزی خۆی بتەوتر دەکات. زۆر سپاس بۆ ئەم نامە کاکەڵۆ بۆی ناربووین. سپاس کاکەڵۆ گیان بۆ هەڵوێست و بۆ لێکدانەوەت چین ناوبڕێک بینین دێنە سەر نامەکانی تر. مرگزاران مرگزاران بو هزاران تابکی کول یالان هل براو بن کراوی شاقلان خیلی دالان شانشی سرهواران تابکی سرهواران تابکی سرهواران تابکی بچریکی عاشقانی نشتمانم ماتما مللانی خوی پدی وی نادیاران تابکی نادیاران تابکی دنگی شانی باب بوره رنگی خمخانی ولاد کوچیاران کورشی سرمزاران تابکی دنگی شانی باب گوره رنگی خمخانی ولاد کوچیاران کورشی سرمزاران تابکی دابرانی دل یاران گل داران تابکی مرگزاران مرگزاران بو هزاران تابکی کول یالان هل براو بن کرامی شاقنا خیلی دالان شانشی سرهواران تابکی سرهواران تابکی سرهواران تابکی ئەمیر لەم بەشە لە بەرنامەکە کاک بەهرام لە کرماشانەوە نامەیەکی هێناردۆ بۆمان هەر لەسەر وتوێژی ئەمریکا و کۆماری ئیسلامی. بابەتەکەی ئەوە دەست پێەکە سەرنجام فشارە سیاسی وابوووریەکان واتە ناوخۆیی و دەرەکی کاریان کرد و وتوێژێک کە پێشتر ناشەریفانە ناژیرانە و گەمژانە دەناسرا لە کەمتر لە 2 مانگدا هەر ئەم گوشارانە سەرنجام لوتی حەزرەتی ئاغایان گرت و دڵۆپە تاڵەکەیان لە زاریدا چۆڕان و خولی یەکەمی گفتوگۆکان لە عومان لێکەوتەوە گۆیا قەرار وایە ئیدامە بدرێت. ئێستا هەر گرنگ نییە کە ئاغا لەکوێ مەبەستیان خامنەیە شەرم دەکات یان ناکات یان تاکەی خۆی دەستێتەوە ئاخۆ دووبارە دەردەکەوێتەوە یان لە خەفەتدا دەمرێت. گرنگ تێگەیشتنیە مەسەلەیە کە تەنها هەنگاوێکی بچووک لە جەنگ دوورکەوینەوە و هەنگاوێکی بچووکتر لە چارەسەری کێشەکانی ژیانمان نزیک بێتەوە. بەڵام ئەگەر هەنگاوی داهات و هەنگاوەکانی دواتریش هەڵنەگرین بە خێرایی دەگەڕینەوە بۆ شوێنێکی خراپتر لە دوێ. بەڵێ کاک بەهرام گوڵناز لە درێژەدا نووسێتی ئێستا دوای 40 ساڵ یاری مشک و پشی لە هەڵپەڕاندن
یاریەکەش کە گەیشتوتە قۆناغی کۆتایی باڵوپەڕی حکوومەت لە ناوچەکەدا یەک بە دوای یەک چندراون. چەندەیەک گەماڕووی هێزی ئابووری ئێرانی کوشتووە و خەڵکی ئێران بە ڕێژەی زۆرینەی سەروینەوە لە سەد بە شێوازی جیاواز بە خامنەی و حکوومەتەکەی کارتی سووریان نیشاندەوە و لەو بەری دنیاش ڕەوتی ڕاستی توندڕەوی ئەمریکا بە سەرۆکاتی دۆناڵد ترامپ بە هەر هۆکارێک بڕیاری داوە کە کۆتایی بەم یاری بهێنێت و حکوومەتی ئیسلامی بۆ هەمیشە لە هەبوونی ددانی ئەتۆمی بێبەش بکات. ڕاستیەکە ئەوەیە کە جیا لەوەی ئەمریکایەکان چیان دەوێت یان چیان ناوێت بۆمبی ئەتۆمی بۆ ئێران لە جیاتی ئاسایش تەنها نائارامی هێناوە، هەروەک تا ئێستاش کە بینیمانە هێناوێتی. ئەومان لەم 40 ساڵەدا زۆر باس کردووە و هەر کەسێک نیازی تێگەشتنی هەبوو بێت حتمما تێگەشتووە و ئەگەر هێشتا کەسانێک بۆمبی ئەتۆم بە بەشێک لە هێزی بەرگری ئێران وێنا دەکەن حتمما خۆیان لە کەڕیداوە. دەبێت لیان تێپەڕین و بڕۆین و ئەمە لەسەر هەر کۆڵان و شقامێک هاوار بکەین کە چەککردنی ئەتۆمی کۆماری ئیسلامی بەرژەوەندی ئێرانە و ئەم بەساتەی کە بۆی چەند هزار ملیارد دلار خەرج و زیانی بارهێناوە بۆ ئێران بە 2 پوڵی ڕەشیش نایەت. کاک بەهرام هەروەها نووسیوێتی تووڕەیی لە دەسەڵات لە سەرتاسەری ئێران مەوج لێ ئەدات. بەڵام کۆمەڵگای مەدەنی ئێران سیاسیە هەوڵدەدەن ئەم تووڕەیە مدیریەت بکەن و لەم دەرفەتە کەڵگوەرگردن. قەیرانی ئێستای پەیوەندیەکانی کۆماری ئیسلامی و ئەمریکا تەنها یەک ڕووی دراوەکەیە. ڕووەکەی دیکەی بریتیە لەو گۆڕانکاریە قوڵە کۆمەڵایەتیانەی کە لە ناخی کۆمەلگای ئێراندا لە ئارادایە. ئەگەرچی کۆماری ئیسلامی هێشتا کەش بە پشتبەستن بە دام و دەستگای سەرکۆت درێژە بە ژیانی خۆی دەدات، بەڵام چیتر ناتوانێت مەشروعیەتی لە دەستچووی خۆی بەدەست بهێنێتەوە. لایەکی دیکەیشەوە ئامریکاش ناتوانێت بە پشتبەستن بە سیاسەتی یەکلایەنە چارەسەرێکی بەردەوام بۆ ئەم قەیرانە بخاتە ڕوو. لەم نێوانەدا ئەوەی کە یەکلاکەرەوە دەبێت بریتە لە ئیرادەی ملیۆنان کرێکار و زەحمەتکێش و هەڵکی چەساوە و خوازیاری ئازادی و یەکسانی کە بەردەوام دەبن لەسەر خەبات و تێکۆشانی خۆیان لە پێناو گۆڕانکاریەکاندا. داهاتوی ئێران نەک ترامپ بەڵکو ئەم جەماوەرە تووڕە و دڵ پڕ لە هیوا دیاری دەکەن بە پەرەدان بە ناڕزایەتیەکانیان لەسەر تاڵی ژیان و بێمافی و سەرکۆت خۆیان بەهێز دەکەن، خۆیان ڕێک دەخەن، چاوەڕێی نامێنەوە، هەنگاوی ئەوەڵ هەڵدەگرن تا بۆ هەنگاوەکانی دووم و سێوم و چوارم ئامادە بن. بەڵێ سپاس بۆ کاک بەهرام، نامەیەکی زۆر پڕبایە بوو. سپاس کاک بەهرام، زەحمەتت کێشا دەچین ناوبڕێک دەبینین دێنەوە خزمەتتان. گوڵ مازدەینە سەر نامەی کاک عوسمان. کاک عوسمان لە نامەکەیدا نووسیوێتی هەڵبەت کاک عوسمان شارەی نەکردو لە کام شارە من خۆش بزانین لەکوێ نووسێتی لە ڕۆژانی نەورۆز و دوای ڕووداوی ورمێ ڕۆژنامەی سازەندەگی ڕاگەیاندن زیاتر لە 800 کەس لە بەناو ڕۆشنبیران، ئێران ناسان و هونەرمەندان بڵاو کردوێتەوە کە تێیدا باسییان لە ڕووداوەکانی پەیوەندیدار بە نەورۆزی ئەم ساڵ کردووە و وێڕای مەحکومکردنی ڕووداوەکانی پەیوەندیدار بە نەورۆز کە مەبەستیان مەراسمەکانی نەورۆزی ئەم ساڵ لە ئازەربایجانی ڕۆژاوە و کوردستان بوو. ئەم مەراسمانیان بە هەڕەشەیەک بۆ یەکگرتووی و ئاسایشی نەتەوەی ئێران لە یەکترازانی ئێرانیش زانیوە. هەڵبەت تا ساڵانێکی نە ئەوەندە دوور گومان دەبرا کە ئەم بەناو ڕۆشنبیرانە و هونەرمەندانە ڕێباز و بینینێکی جیاواز لەگەڵ ئەم سیستمە زۆردارانی کە ئێستا هەیە هەیانە، بەڵام دەرکەوت کە ئەم حەنایە چیتر ڕەنگی نییە. ئەگەرچی هەندێک لەم کەسانە گۆیا فاشیش ناسن، بەڵام کەوتونەتە چاڵە ناسراوەکەی خەیاڵی دفاع لە یەک زمان، یەک فەرهەنگ، یەک ناسنامە و بەگشتی خۆیان بوونەتە شەبەحی سەرگەردان و دەستپاچەی فاشیست. کاک عوسمان نووسیوێتی بە بڕوای من چونەم بابەتە گرینگە و ڕنگدانەوەی بیری شوێنیزمی ئێرانیە با تۆزێ لێی وردبینەوە. نەورۆزی ئەمساڵ جارێکی دیکە نیشانیدا کە کوردستان هەروەها بە پتەوی و بەهێزتر لە پێشتر وەکو سەنگەری ئازادیخوازی بەرخۆدان لە بەرامبەر زۆرداری و کۆنەپەرستی ڕاوەستاوە. سەدان هەزار کەس لە ئیلام و کرماشانەوە تا ورمێ و ماکۆ لە کردەوەیەکی یەکگرتوانە بە شکۆمەندی وەسف نەکراوە نەورۆزیان بەرسراگرت. ئەم کارناڤاڵە گەورەیە کە پەیامێکی ئازادیخوازی بەرخودان ئاشتی و هاوپشتی بوو، لەرزەی خستە گیانی ڕژیم، هێزە وابەستەکان و لایەنگرە فکریەکانی
پێش نەورۆز و لە ڕۆژەکانی نەورۆز ژنان خەڵکی کوردستان دەست لە ناودەست لە دەوری ئاگر نەورۆز بازنەیان بەست و هەڵپەڕین. هەڵپەڕکەیە کە ڕاگەیەندراوێکی بێدەنگ بەڵام پڕدەنگدانەوە بوو لە بەرگری لە ژیان ئازادی یەکسانی. کۆبوونەوەی دەیان و سەدان هەزار کەسی یەکگرت و ئاشتی خوازانە بەبێ بچووکترین نیشانەیەک لە تونند و تویژی یان ڕق بڵاوکردنەوە بوو. دەرکەوتنێکی ڕەنگاوڕەنگ و ستایشکراو لە هاوپشتی ستایشی هەر چاودێرێکی دادپەروەر و بێلایەنی بزواند. بەڵێ کاک عوسمان لە درێژەدا گوڵ نازنووسیەتی لە بەرابەر گروپێکی کورتبین بە ناو ڕۆشنبیر و خاوەن زانست و فەرهەنگ هاو ئاراستە لەگەڵ سیستەمی فکری تەواوی خوازی ڕژیم کە خواستی ئازادی یەکسانی فرەیی و فرەچەشنی قبول ناکەن ڕاگەاندراوێکی هۆشداری دەریان بڵاو کردەوە و هەوڵیاندا ئەم کارنەڤاڵە گەورەیە لە ئاستی جەژنێکی بچووک قەومی و ناوچەیی کەمکەنەوە کە گویا هۆویەتی ئێرانی تووشی مەترسی دەکات. ڕێبازێک کە نەک تەنیا نیشانەیەکی لە بیرکردنەوە و تێگەیشتن نییە بەڵکو شوێن پێی فاشیزم و سەرکوتکردنی ناسنامەکان لە ژێر نقابی وشەکانیدا دیارە. بەکارهێنانی هەمان دەستەواژە سوکایەتیکردن و دەمارگیرانە کە سیاسەتی سەرکوت، نکۆڵی، جیاکاری، سڕینەوەی غەیری خۆ، زمانی خۆ، کولتوری خۆ ڕەوای پێدەدات. نووسەران و واژۆکەرانی ئەم دەقە نەزانە دژایەتی خۆیان لەگەڵ پێوەرەکانی مافی مرۆڤ چەمکە پێشکەوتووەکان و بنەماکانی دیمۆکراسی و فرەی خوازیشی نەشاردێتەوە. کاک عوسمان هەروەها نووسیویەتی ئەم بەناو ڕۆشنبیرانە بەرامبەر کێشە سەرەکیەکانی ناو کۆمەڵگای ئێران وەکو ناکارامەیی و زۆرداری دەسەڵاتی سیاسی زاڵ، داڕمانی ئابووری، گەندەڵی، هەژاری و نەهامەتی خەڵک و سیاسەتەکانی ماڵوێرانکەری ڕژیم بێدەنگیان هەڵبژاردووە. بەڵام لە بەرامبەر خەڵکی تێکۆشەری کوردستان قەڵەمیان هەڵگرتووە لە بەرامبەر نەورۆزدا وەکو هێمای خۆڕاگری هاتوونەتە دەنگۆیە کولتوری ئێرانی خەدشەدار کراوە. هەروەها لە ڕاگەیاندنی خۆیاندا خەڵکی شۆڕژگەری کوردستان خەڵکێکە دژ بە داگیرکاری دژ بە ستەم و نابەرابەری 46 ساڵە بەرخۆدان دەکەن ئەزیەت و ئازار دراون بە ئەدەبیاتێکی سووک وەکو خێڵ و تایفە ناو دەبن. جژنێکی کۆمەڵایەتی کە هیوای هەستانەوە بەرزادەگرێ بۆ ڕووداوێکی تایفەیی دابەزاندووە. ئەگەر بەڕاستی نەورۆز جژنی نەتەوەیی و مێژووی ئێرانیەکانە ئەوە سەرچاوی ترس لەکوێوەیە و بۆشی بە هەڕەشە لێ دەدەنەوە. نیگەرانی لە شوێنێکی دیکەیە یانێ لە هاوپشتی و هاوخەباتی خەڵکێکە هیوایان بۆ داهاتوو جەشن دەکرێت. بەڵێ کاک عوسمان دەڵێت واژۆکارانی ئەم بەیانیە پێیان کە پێشتریش پێیان لەوە ناوە و هاودەنگ لەگەڵ ڕژیم و نەتەوەگەرا تۆنڕەوەکان لە دەروەی وڵات داوای سەپاندنی سەرکوت تونوتیژی و فشاری زیاتریان لەسەر کوردستان کردووە و ئاشکرا لایەنەکانی فاشیزم ڕق بڵاوکردنەوە بانگەشە دەکەن دیارە. کەمکردنەوەی کێشە بنەڕەتیە کۆمەڵایەتی و ناسنامەییەکان بۆ پیلانی دوژمنان یان فیتنەی قەومگەرایی نەدڵسۆزیە و نانیشانی تێبینی هەیە. پێداگری لەسەر ناوەندگەرایی سەپاندنی زمان و کولتور تاکانە لە چوارچێوەی تێۆری پیلانگێڕی، پیلانی دوژمنی دەرەکی، مەترسی دابەشبوون یان هەڕەشە لە دژی ئاسایشی نەتەوەی هەمان ڕێبازی تاقی کراوە و شکست خواردووی کۆماری ئیسلامیە. سیاسەتگەلێک کە لەسەر بنەمای دەسەڵات خوازی، قوڕخکاری و نکۆڵیکردن لە فرەیی و فرەچەشنی پێک هاتوون ئەنجامێکی جگەل لە بەرهەمهێنانەوەی زۆرداری نیە و پێشێلکاری بنەماکانی یەکسانیە کەچی بە ڕەسمی ناسینی مافە ئەتنیکی کولتوری و زمانیەکان نەهەڕەشەیە و نەزەمینە سازی لێکترازانە بەڵکو پێویستی دەسەڵاتێکی دموکراتیک و دادپەروەرانێ. کاک عوسمان لە بەشێکی کۆتایی نامەکەیدا دەڵێ جارێکی تر بیری دەخینەوە کە بەڕێوەبردننی شکۆمەندانی جژنەکانی نەورۆز نیشانەیەکی ڕوونە لە بەردەوامی و درێژەی بزوتنەوەی ڕەوای خەڵکی کوردستان و نوێکردنەوەی پەیمان لەگەڵ ئامانجە پێشکەوت و خوازانەکەی بزوتنەوەی ژنژیان ئاسادی. دەبێ هەر جۆرە هەنگاوێک لە ئاراستەی بەهێزکردن و بڵاوکردنەوەی گوتاری دواکەوت و خواز تۆندرە و ناوەندگرایانە بە توندی مەحکوم بکرێت و جەخت بکرێتەوە لەسەر پێویستی هاوپشتی قبولکردنی بنەماکانی دموکراسی و بەڕەسمی ناسینی فرەی و فرەچەشنی لە کۆمەڵگادا. نیگەرانی قوڵی خۆمان سەبارەت بە دروستکردنی ناکۆکی و دووبەرەکەی لە نێوان ئەو خەڵکانەی کە لە دەسەڵاتی کۆماری ئیسلامی هاتوونەتە بێزاری دەردەبڕین. بۆیە لە کۆمەڵگای ڕۆشنبیر بەرپرسیاری ئێران داوا دەکەین کە بەرامبەر بەم جۆرە هەنگاوانە
بێ دوودڵی و بێ ڕاشکاوی هەڵوێست بگرن. نابێت ڕێگا بدرێت گۆڕەپانی گشتی ببێتە مەیدانێک بۆ بەرهەمهێنانی دواکەوتوخوازی، فاشیزمی ناوەندگرا و ڕاستگەرایی تونندڕەو. بێدەنگی لە بەرامبەر ئەم ڕاوتە تەنها دەبێتە هۆی بەهێزکردنی هێزەکانی تەواوی خواز و سبەینێ هیچ کەس لە ئاکامی بێئەمان نابێت. بەڵێ گوڵناس زۆر سپاسی کاگوسمان دەکەین. ئەم نامەیە هەر لێرە و داوای لێبوردن دەکەین کاگوسمان دیارە 1-2 هەفتە پێشووتر بۆ ناردین و ئێمە نەمانتوانی هیوادارین کە لێمان ببووری و ئەم هەفتەیە ئێمە خوێنمانە و پێشکەش بە بینەرێشمان کرد و زۆر سپاسیش دەکەین بۆ ئەم هەڵوێستە دڵسۆزانێت و ئەم ڕێنما ژیریانێت. زۆر سپاس کاگوسمان. دەچین ناوڕێک بینین دێنەوە خزمەتی. خاڵ خاڵۆکە ماڵ خاڵم لەکوێیە لە شارەیان شاخەیان لەدێیە خاڵ خاڵۆکە بێسەر پەنجەکانم بە هەستکایە جوانی لەنجەکانم ئەس دخوازم جوورە تۆ هەڵفڕم سەما بکەم و بەرستم دادڕم ئەردادڕم ئەردادڕەیە باڵەکانم باوەک تۆ خاڵخاڵ بن ماڵەکانم ئەوشان بن خەیاڵ بن باڵەکانم باوەک تۆ خاڵخاڵ بن ماڵەکانم ئەوشان بن خەیاڵ بن پێم خۆش نییە باڵەکانم خوێنی بن خاڵەکانم باوەک تۆ ڕەنگین بن خاڵ خاڵۆکم ماڵی خاڵم لەکوێیە ئۆی لە شارەیان شاخەیان لەدێیە لێ لە لالۆ لە لە مامۆ لە لە براڤۆ باڤۆ باڤۆ تف لە شاو لاغاو لە سیستمی پیرە پیاوە لێ لە لالۆ لە لە مامۆ لە لە براڤۆ باڤۆ باڤۆ تف لە شاو لاغاو لە سیستمی دارزاوی پیرە پیاوە خاڵ خاڵۆکە و مامۆستام گیراوە ڕەنگی سەماو دەنگی بەستەم شێواوە خاڵ خاڵۆکە و مامۆستام گیراوە ڕەنگی سەماو دەنگی بەستەم شێواوە ئەزانم تۆش ڕێواری هامان ڕێی هێز بەرە خۆت هێز بەرە خۆت توان بێ تەکما بێ بۆ گۆڤەندی ڕزگاری تەک شەماڵە چینەوە بۆ شاری تەکما بێ بۆ گۆڤەندی ڕزگاری تەک شەماڵە چینەوە بۆ شاری زرد و سوور و سەوستر بێوارێمە تەژی ماچ و شادی بێشارێمە خاڵخاڵۆکە و ماڵخاڵم لەکوێیە و لە شارەیان شاخەیان لەدێیە خاڵخاڵۆکە و ماڵخاڵم لەکوێیە و لە شارەیان شاخەیان لەدێیە. لەم بەشەدا نامەی کاک هونەرمان لەبەردەست. کاک هونەر نووسیوێتی کۆبوونەوەی ئێران لەگەڵ ئەم ئیدارەی ئێستای ئەمریکادا وەک دانیشتن لەگەڵ بکوژی حوسەیندایە، ینی ئاوە تەوسیفی کرد. ئاخر ئەگەر یەزید بکوژی حسەینی سەدەی حەوتم بێت بۆ ئێران حسەینەکەی سەدەی 21ەمیان قاسمی سولەیمانیانی وا تەوسیفی کردووە کە بە فەرمانی ترەمپ کوژراوە کە ئێستا لە ئۆمانەوە لەگەڵیاندا کۆ دەبنەوە. کاک هونەر دەڵێ ئەمەش لە خواردنەوەی ئەو ژەهرە دەچێت کە ڕابەری پێشوو خۆمەینی لە ڕاگررتنی جەنگی عێراقدا خواردیەوە. بۆیە ڕابەری ئێستاش کە خامنەیە لە هەمان ئەو ژەهرە دەخواتەوە. کاک هونەر دەڵێت دۆخی نوێ پەیوەندیە نێودەوڵەتیەکان لە جیهاندا
مەگەر لە جەنگی جیهانی یەکەمدا هێندەی ئەمڕۆ نالەبار و ئاڵۆز بووێت کە ئەمریکا لە ئاستی جیهاندا و ئێران لە ئاستی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا هەردووکیان دوو سەرچاوەی سەرەکی ئاڵۆزیەکانن کەوایە دانیشتنی ئەم دوو جەمسەرە جیهانی و ئەقلیمیە دەیان دۆسیە ناچاری کۆبوونەوەی کردوون کە ئەنجامەکەی جەنگ بێت یان ئاشتی شێوەی ناوچەکەی پێوە دەگۆڕێت. کاک هونەر دەڵێ ناکۆکی ئێران و ئەمریکا گەرچی لە بابەتی بەدەستهێنان و نەهێنانی چەکی ئەتۆمیدا دەردەبڕدرێت بەڵام دەیان پرسیتری پەیوەندیە نێودەوڵەتیەکانی ئابووری سیاسی و سەربازی لە یەمەن و دەریای سوورەوە تا لوبنان و دەریای ناوەڕاست و عێراق و کەنداوی پێوە بەندە. چاکردن و گونجاندنی ئەو پرسانە لە نێوان ئەمریکا و ئێراندا لە ڕێگای بەرپاکردنی جەنگەوە بێت یا بە دانوستان و ئاشتی هیچ لایەکیان بە دەستی بەتاڵ لە مەیدانەکەدا ناباتە دەرەوە. ئێران لە بەرامبەر داخوازیەکانی ئەمریکا مەرج و خواستی خۆی هەیە و ئەمریکاش لە بەرامبەر ئەو ئاشتیەی بە ئێرانی دەبەخشێت خواست و مەرجی خۆی دەبێت. بەڵام لەم نێوەدا ئەوەی وا لای هەردوو لا بێبایەخە دۆخی نالەباری ژیان و مافی خەڵکی ئێرانە مەگەر ئەم خەڵکە بۆ خۆیان کارێک بکەن ئەگینا کەس بریایان ناکەوێت. لەم بەشیچە هەر لە ئیدامە ئێوەدا کاگ ئەمیر بەستۆنیە کاگ ئەمیرێکی تریژ لە فەیامێکی کووردا نووسیوێتی گۆڕینی نەخشەی دەسەڵاتە سیاسیەکان لە ناوچەکە دوای 7 ئۆکتۆبری 2023 بۆتە خاستی لە پێشینەی ئیسرائیلیەکان. دیزانکردنەوەی ناوچەکە بە شکەستێنانی پرۆژەی ئێران و بەرەی مەقاومە بە بڕینی دەستی میلیشیاکان لە غەزە، لوبنان و سووریەیش ئێستاش یەمەن و عێراق دەستی پێکرد. شکستی ئەم هێزانە هەلومەرج و بارودۆخێکی وەهای هێناوەتە ئاراوە کۆماری ئیسلامی پارێزبەندی دەرەکی لە دەستاوە. بەواتایەکی تر چیتر ناتوانێت لە ڕێگەی هێزە نیابەتیەکانیەوە لە ناوچەکە پرۆژەکەی پەرا پێ بدات بە پشتیوانی هێزە نافەرمیەکانی وەکو هێزی ئاراستەکەری دەسەڵات لە دەوڵەتانی ناوچەکە وەکو سووریە و لوبنان و یەمەن و عێراق و غەزە. ئێران پشتگیری ئەم دەوڵەتانە نەدەکرد بەڵکو پشتگیری میلیشیا چەکدارەکانی ناو ئەو وڵاتانەی دەکرد وەکو بەرەی مەقاومە بۆ ئەوەی لە ڕێگەی ئەم میلیشیایانەوە سیاسەتی ئەو وڵاتە بە پێی بەرژەوەندیەکانی ئاراستە بکات. ئەمەی ئەمڕۆ لە مەسقەت ڕوودەدات گفتوگۆیەکە نەک دانوستان لە نێوان دوو هێزی هاوسەنگ بۆ مەبەستی لە یەکتێگەشتنی ئەنجام دەدرێت چونکە پێشوەختە ترامپ یەکلای کردووەتەوە. دەرەنجامی ئەم گفتوگۆیانە دەبێت چی بێت؟ دەبێت ئێران لە 3 پرۆژە پاشەکشێ بکات. پرۆژەی ئەتۆمی نەک پاشەکشێ بەڵکو هەڵوەشاندنەوەی، پرۆژەی شەڕی بە وەکاڵەت نەک تەنها بکشێتەوە بەڵکو دەستخستنە سەر کاروباری سیاسی وڵاتی ناوچەکە و کۆتایی پێبێنێت. پرۆژەی ڕوەکەتی ئەگەر پرۆژەی ڕۆکێتی بالستی مەنزوری ئەم موشەکەکانە بەڵێ وا ئستراتیژیکیان بوەستێنێت. هەر سێک ئەم داخوازی ترامپ پێش ئەمریکا لە بەرژەوەندی ئیسرائیل تەواو دەبن. بەڵێ کاک ئەمیر خۆشحاڵم کە بنەرێکمان لە ناوی خۆمەوە نامی نردووە. سپاس کاگەمیر. کاگەمیر دەڵێ لە بەرامبەر شکستی گفتوگۆکان گەشتگەلی سەربازی و هێزی ئاسمانی استراتیژی ئەمریکا و ئیسرائیل ناوچەکەی تەنیوە بۆ ئەوەی بەهێز داخوازیەکان پسەپێنێت. ئەمەش وەرەقەی یەکلاکەرەوەیە کە بەدەستی ترەمپەوەیە. کاگەمیر دەڵێ ئەم گفتوگویانە کۆبوونەوەکەی ژێر خێمەکەی سەفوانمان بیر دەخاتەوە کاتێک ژەنەراڵێکی ئەمریکی بە بەرپرسە سەربازیەکانی سەددامیان وت لە ماوەیەکی کورت و دیاریکراودا کۆی چۆڵنەکەن ڕوبەڕووی گورزی سەربازی وێرانکەر دەبنەوە بەبێ ئەوەی چاوەڕوانی وەڵامی عێراقیەکان بکەن و تا ئەمڕۆژ ترامپ کە خودی ویتکۆف لە نوێنەراتی ئەمریکاوە دەچێت دەنێرێت بۆ مەسقەت بە عێراقچی بڵێ ئەم سێ داواکاریەکە لەسەرەوە ئاماژیان پێدا لە ماوەی 2 مانگدا جێبەجێنەکەن خۆتان بۆ گورزی سەربازی ئامادە بکەن. کاگەمیر لە درێژەدا نووسێتی لە بەرامبەردا کۆماری ئیسلامی بژاردەی زۆری نییە. ئەگەر چی ئێرانیەکان پێیان وایە نزیکەی 40 ساڵە ئەمریکا ئەم هەڕەشە و گوڕەشانە دەکات بەڵام ناوێرێ دەست بۆ بژاردەی سەربازی بەرێ بۆیە گرە و لەسەر ئەوە دەکەن کە هەموو ئەو هاش و هوشە تەنها بۆ مەرامی ڕێکەوتن بێت لە کاتێکدا ئەمباری وزەی استراتیژی ئێران زیاتر لە 30 تریلیۆن دلارە ترامپیش شەیدای زمانی ژمارەکانە زیاتر هەر بۆیە داوا دەکات گفتوگۆکان ڕاستەوخۆ بن. تەنانەت بۆ ئەم گەڕەی گفتوگو کە قرارە بانیش بەڕێوچێت ئەمریکا هاوبەشە ئیستراتیژیە ئوروپایەکانیشی بێبەش کردووە بۆ ئەوەی نەبنە شەریک و هاوبەشی لە داهاتوودا.
سپاس بۆ ئەو دوو ئازیزەش کە زەحمەتیان کێشا و ئەم نامانەیان نەربوو لەسەر ئەم گفتوگو و دانوستانی ئەمریکا ڕاوبۆچوونی خوانەر. سپاس ئازیزم، چی ناوبڕێک ببینین دێنەوە خزمەتە. شمس تا بلبل و پروا ننوستن هیجان شمس تا بلبل و پروا ننوستن هیجان طفلي دل أخ طفلي دل بدارة من هالليلة يبودك يا واو أمان 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 أماني أخاياي أخاياي پنجره وكولان ومن پنجره بربوين لشوقي انتظار يا واو يا ربت بيمانكم يا ربت بيمانكم بوچي نهاتي تقرار يا واو آخری نامت گیشتو آخری نامت گیشتو خود نهاتی یارکم بو نهاتی اخ بو نهاتی یا بيمانكم آخيا أشخند لا دور ديار ديار رنجان زردو ليو ببارن ليو ببارن من يا ما كان صاحب يارن صاحب يارن جوانی
چاوەستێرە چاوەستێرە خزمەتێکمان پێ بسپێرە پێ بسپێرە قوربانت بم چاوەستێرە چاوەستێرە خزمەتێکمان پێ بسپێرە پێ بسپێرە هەرم ڕۆمان ماوە لێرە ماوە لێرە تانەی مەلەت ناڕۆماوە ناڕۆماوە جوانی 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 تۆ زۆر جوانی ئەسکی شاخ و کارمامێزی کوێستانی جوانی 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 تۆ زۆر جوانی ئەسکی شاخ و کارمامێزی کوێستانی گوڵناز لە بەرنمەکانی پێشووماندا بە لە بەرچاوگرتنی هەلومەرجی بڵین سیاسی لە ئێران و ناوچەکە و تەسیر و کاریگەری ئەم هەلومەرجە لە کوردستان پێمان خۆشت بووی لە بەرنامەی دو هەفتە پێشتر باسیێمان کرد کە بزوتنەوەی شۆڕشیرانی کوردستان وەک بزوتنەوەیکی پێشکەوتن خواست دەبێ ئامادە بێت یان خۆی ئامادە بکات کە بتوانێت لە نێو جەرگەی ئەم دۆخە خۆی بە سەربەرزی ڕزگار بکات و هەنگاوێکی پتر لە ئاوات و ئارەزوەکانی نزیک بکاتەوە. بۆ ئەم کارە جەختمان کردەوە کە هاودەنگی و هاوپشتی خەڵکی کوردستان خاڵێکی زۆر گرنگە کە دەبێت لەسەر بنەمایەکی دیاری کراو بەدی بێت. دیارە نێرانی ئەم بزوتنەوەیە لەسەرەوەی هەمویان بێکاردانانیشن. یەکەم کاریش هەوڵدانە بۆ تێکدانی ئەم هاوپشتیە و هاودەنگی خەڵکی کوردستان هەروەک لە جریانی بزوتنەوەی ژینادا دیتمان یان هەروەک لە جریانی مراسمەکانی نۆرۆزی ئەم ساڵدا کە لە ورمێش بووش بینیمان. بەڵێ ئەمیر زۆر ڕاستاییەکێکی تری لەو سیاسەتانەی کە کۆماری ئیسلامی بۆ تێکدانی یەکڕێزی هەوڵی بۆ داوە وەڕێخستنی شانۆی بە ناو وتوێش بووە کاڵبەت بۆ خۆشیان نیان شاردوێتەوە کەمە بەسییان تێکدانە نەسازان. بۆیە ئەم قسە ئەەکەم دەنگگوۆیەک هەیە و توێژی کۆماری ئیسلامی لەگەڵ لایەنێک لە کوردستان جاروبار دەبیسترێت کە خۆشمان بیستمانە کە درێژەی هەمان سیاسەتی تەفرەقەنانەوەیە. ئێمە بەرها ڕامان گیاندووە کە وتوێژ بەر لەوەی بەڵێ مزوری کە ویست و داخوازی هەر لایەنێک بێت. بەڵێ حاصلی هاوسەنگی هێزی سیاسی و کۆمەڵایەتیە کە لە شرایەتی پێکهاتنی ئاوا هاوسەنگێک دەتوانێت بێتە ئاراوە و ئیسیفادەی لێ بکرێت بۆ سەلماندنی ویست و داخوازیەکان. ڕاستە ئێستا هاوسەنگی هێز لە ئێران بە قازانجی خەڵک گۆڕاوە و کۆماری ئیسلامی زەعیفووە، بەڵام ئەم دەسەڵاتە ئەگەر بەرابەر بە ئامریکا و هێزەکانی ڕۆژاوایی ناچار بە کشانەوە لە سیاسەتەکانی تا ئێستای خۆی دەبێت، بەڵام هیچ نیشانەیەک لە گۆڕینی سیاسەتەکانی واتە سەرکوتگەریەکانی بەرامبەر بە خەڵک و بزوتنەوە کۆمەڵایەتیەکان نیشانی نەداوە بگرە بەنیاز بێ بە کەمکردنەوەی زەختەکانی دەرەوە خۆی ئامادەتر بکە بۆ سەرکوتی زیاتری ئەم بزوتنەوانە کە لە ئێراندا هەیە. کەوا بوو هێنانە گۆڕی باسی وتوێژ و تەنانەت بڵاوکردنەوەی دەنگۆگۆی وتوێژ تەنیا بۆ چەواشەکاری و تەفرەقەنانەوە و کەسکردنی شەپۆلی ئێتراز و ناڕزایەتیەکان و پەرەدانە بە چاوەڕوانمانەوەی تا بتوانێت خۆی باسازی کات و بۆ دەورێکی تر سەرکوتی خەڵک زیاتر بکات. بێگومان زۆر ڕاستە گوڵناس هەر بۆیە ئەرکی گرنگی خەڵکی کوردستانە کە نابێت هیچ جۆرە مەجالێک بۆ تەفرەقەنانەوە بهێڵنەوە و هەروەها ئەرکی لایەنە سیاسیەکانی کوردستانیشە کە خۆ دوور بگرن لە هەر کردەوەیەکی تاکڕەوانە و پابند بن بە بنەمای هاوکاری و هاودەنگی. لەوانە هەروەک کە زۆر پێشتر لە بەرنمەکاندا باس کراوە دەتوانین ئاماژە بۆ بکەین کە هیچ لایەنێک بۆی نییە تاگرەوانە لەسەر بەرژەوەندە باڵاکانی خەڵکی کوردستان واردی گفتوگو لەگەڵ حکوومەتی ناوەنجا بە هەر ئێستا بێت یا ڕژیمێکی تر بێت. ئەگەر لە هەلومەرجێکی تایبەتی دیاریکراودا دانوستان و گفتوگو لەگەڵ حکوومەت لە ڕووی سیاسیەوە هاتە ئاراوە دەبێت لەسەر ئەساسی بنەمای ڕێکەوتنێکی گشتگیر لە نێوان حیزب و لایەنە چالاکەکان لە کوردستان و بەشداریدانی نێونەرانی جەماوەر بە هەر ڕادێک کە ئیمکانی هەبێت ببێتە ئەنجام. هەروەها پێویستە مێکانیزم و شێوازی بەرەو پێشبردننی ئاوا پەیوەندیەک بە شێوەی هاوبەش دیاری بکرێت. غەیری ئەمە و هەر حرەکەتێکی تاگڕەوانە لە واقعدا کەوتنە داوی سیاسەتی پیلانگێڕی دەسەڵاتە دژ بە
بزودنەوەی خەڵکی کوردستان. ئەم بابەتە ئازیزان چون داوایان لێکردبووین دووارە ئەم بابەتە بخێنینەوە و ئەم ڕێنەمانی کە ئێمە باسمان کردبوو بڵینەوە. دەچین ناوبڕێک دەبینن پێما بێ ئەگەر لە هەڵەدانم ئاخرین نامە دەبێت کاکس سوبحی چین ناوبڕێک بینین دێنەوە خزمەتە. نمیبینه نوری چشم توی این اتاقی که سر تا سرش آجره، همیشه لبامو به هم دوختن، گلوم از یه فریاد کهنه پره، دارن میگذرن لحظه ها و هنوز من اینجا دارم دست و پا میزنم. تا کی باید این عشق ممنوع شه به این جون که من مرد نیستم زنم. اونایی که دیوارو چیدن برام تا با ناامیدی به زانو درام، ببینن که با درد این سالها هنوزم نفس دارم و روی پام. چشاشونو بستن همیشه برون، میترسیدن از این که من دیدشم. صدا حبس شد توی سینم ولی همیشه میخواستم شنیده بشم. هزار بار شکست خوردم اما هنوز می جنگم با هر چی که سردم بشه. میخوام پای این آرزو وایسم تا روی زمین و زمان کم بشه. میدونم یه روزی همه آجرا میریزن با فریاد این حنجره. میخونم من انقدر تا سبز شه رو دیوار این خونه پنجره. اونایی که دیوارو چیدن برام تا با ناامیدی به زانو درام، ببینن که با درد این سالها هنوزم نفس دارم و روی پام. چشاشونو بستن همیشه برون، میترسیدن از این که من دیدشم. صدا حبس شد توی سینم ولی همیشه میخواستم شنیده بشم. هاورە سوبحی لە سەقزەوە نامێکی کورد بۆ ناردوین و نووسیوێتی لە ماوەی پێشودا کتێبێکم دەخوێندەوە و پێم باش بوو کورتێکی کە زۆری لەگەڵ دۆخی ئێستای دەسەڵاتی کۆماری ئیسلامی لە ئێران دێتەوە بۆ ئێوەشی باس بکەم. ئەم بابەتە کورتە بەشێک لە کتێبی چۆن بەسەر جیهاندا حکم کەم لە نووسینی ئەندری دەگیلیۆم بۆ ئێوەم ناردووە کە بە نەزەر مەگات هەموو دەسەڵاتێکی خۆسەپێنەر لەوانە کۆماری ئیسلامی دەق و دەق کەڵکی لێوەرگرێت و بەڕێوە دەبات. لە بەشێکی ئەم کتێبەتە هاتووە بۆ حکومکردن و پاراستنی دەسەڵات دەبێت لانی کەم ژیان بۆ خەڵک دابین بکرێت چون خەڵک عادەت دەکەن کە خۆیان لەگەڵ ئەودا بگونجێنن. دەڵێ نابێت لەبیر بچێتەوە کە بارودۆخی یابووری باش بۆ خەڵک ئاسایی دەتوانێت
بە ئەندازەی بارودۆخی ئابووری خراپ خەتەر ناکرێت. ئەگەر خەڵک کاتیان هەبێ کتێب و ڕۆژنامەکان دەخوێننەوە بیر لەوە دەکەنەوە کە بۆچی دەبێت لەژێر دەسەڵاتی زۆرداری بەبێ مافی بژین کەوابوو دەبێت ئەوەندە گیرۆدەی بەڕێوەچوونی ژیان بن تا بیر لەم شتانە نەکەنەوە. بەڵێ کاک سوفحی لە درێژەدا نووسیەتی هەروەها لە زمانی ئەم کتێبە شەواڵ بە نووسێتی دەڵێ هاتووە لەو کتێبەدا سیاسەتی دەسەڵات دەبێت بەم جۆرە بێت بارودۆخی ژیانی لانیکەم بۆ خەڵک دابین بکەن ڕێگا بدەن بە پێشکەوتنی ئەو کەمینەی کە زیاتر لەمە دەخوازن لە هەمان کاتیشدا ئاگادار بن کە لە ئاستێکی تایبەت زیاتر نەڕۆن چ لە ڕووی دەسەڵاتی ماڵی وە چ لە ڕووی دەسەڵاتی کۆمەڵایەتیەوە بە تایبەتی وە سزای تند بۆ چالاکە سیاسیەکان لەبەرچاو بگرن هەڵبەت لە ناڕزایەتی دەربڕینی خەڵک لە پاس و تاکسی و شوێنی کارتان نەبێت چون هێشتا پرژ و بڵاوە و سەریەک نەخراوە ڕێخستنی بەخۆیەوە نەگرتووە تا ئەو کات زۆر جێگای نیگەرانی نییە چون ئەمە ویان لێ دەکات وا هەست بکەن کە ئازادی بەیانیان هەیە و مێژوش دەری خستووە کە خەڵکی یاسایی ئازادی بەیان لە ئازادی بیر بەلایەوە گرنگترە چونکە زۆر بەیان سەرکاریان لەگەڵ بابەتی دووهەمدانیە بابەتی دووهەم کە بیریان لە سەرچاوی نەهامەتیەکانی ژیان و بێمافی کردووە هەنگاو دەنێن بۆ سەریەخستنی ناڕەزاتیەکانیان خۆیان ڕێک دەخەن و ئەم جارە جێگەی مەترسیە بۆ سەر دەسەڵات کەوایە دەبێ بەربەم کارە بگیردرێت. بەسپاس لە هاوڕێ سوبحی نقطە زەعفی هەموو دەسەڵاتێکی دیکتاتۆر و خۆسەپێنەر وریایی و هوشیاری خەڵکە و هاودەنگی و هاوپشتی خەڵک کۆماری ئیسلامیش بە هەمان شێوە تا احتراز و ناڕزایەتیەکان نەگاتە ئەنجامی ڕێخستن لەوانەیە زۆر پێی قەڵس نەبێت بەڵام ڕێخستن تەحموڵ ناکات چون دەزانێت دەبێتە هێز کە بوو بە هێز پەرە دەسێنێت و ئیتر بەڕاحەتی ناتوانێت ویست و داخوازیەکانی پشتگوێ بخات و ناچار بە ملکەچی دەبێت خەڵکی کرێکار و زەحمەتکێش لە ئێران و کوردستان لە هەنگاوی بێزاری لە دەسەڵات تێپەڕیون لە قۆناغی ئیسلاح و ئێعتیدال و وفاق تێپەڕیون هەر بۆیە دەتوانین بێژین لە قۆناغی چاوەڕوانمانەوە تێپەڕیون ئێستایتر تەنها ئێعتراز و ناڕەزایەتی دەربڕین ئەگەرچی پێویستە بەڵام کافی نییە دەبێت قۆناغی تر دەست پێ بکەین ئەویش ڕێخستنە ڕێکخستن کە هێزمان پێ ئەدات تا بتوانین ئێعتراز و ناڕەزایەتیەکان بە ئەنجام بکەین.
دست خود دستم که شمم راده خورشم دیدارم بشنا دیداره لیا براشی دست خود دستم که ماشین کوی سواجی دیدارم بشنا دیداره لیا براشی دست خود دستم که بەداخ و پەژارەیەکی قوڵەوە هەواڵی ماڵاوایی یەکجارێکی لایەنگرێکی کۆمەڵا کەسایەتیەکی خۆشەویست و ناسراوی ئاوایی ئەوی هەنگ کاگ عێرفان کەریم ئەفشارمان پێگەشت. ڕۆژی شەممە ڕێکەوتی 23 خاکە لێوەی 1404 هەتاوی کاگ عێرفان کە سیمایەکی دیار و خۆشەویستی نەک تەنها ئاواییەکەی خۆی بەڵکو لەناو دڵسۆزانی ڕێبازی کۆمەڵەشدا بەهۆی نەخۆشیەوە زۆر بەداخەوە لە شاری دەماوەند دوا هەناسەی هەڵکێشا و بۆ هەمیشە چاوەکانی لێگنە. کاگ عێرفان بە سادەیی و ڕووخۆشی و هەڵوێستە مرۆڤ دۆستانەکانی جێگایەکی تایبەتی لە دڵی خەڵکی ناوچەکە و هەموو ئەوانەی دەیان ناسی کردبەوە. کاگ عێرفان وەک لایەنگرێکی دڵسۆز و وەفاداری کۆمەڵە هەمیشە پشتیوانێکی بەهێزی تێکۆشانی ڕەوای گەلەکەی و ئامانجە بەرزەکانی کۆمەڵە بوو. کۆچی دوایی کاگ عێرفانی خۆشەویست خەمێکی گەورەیە بۆ بنەماڵە بەڕێزەکەی، بۆ خزم و کەسوکار، بۆ هاوڕێ و ئاشنانی، هەروەها بۆ هاوڕێیان و دۆستانی لا ڕیزەکانی کۆمەڵەدا. ئێمەش بەم بوونەوە هەر لێرەوە لە تەلەڤیزیۆنی کۆمەڵەوە لەلایەن هەموو ڕیزەکانی کۆمەڵە و حیزبی کۆمۆنیستی ئێرانەوە لە قوڵایی دڵمانەوە پرسە و سەرخۆشی گەرمی خۆمان ئاراستەی بنەماڵە تێکۆشەرەکەی و تەواوی خەڵکی خۆڕاگری ئاوایی ئەوی هەنگ و هەموو ئەو کەسانەی کە دڵیان لەگەڵ کۆمەڵەیە دەکەین. هیواخوازین ئەمە دوا خەم و ناخۆشیان بێت. یادی کاگ عێرفان هەمیشە بەرز و زیندوو دەمێنێتەوە لە دڵ و یادەوەریەکانماندا. یادی بەرز و ڕێز و وەفا بۆ دڵسۆزی و هەڵوێستەکانی. بەداخ و پەژارەیەکی قوڵەوە هەواڵی کۆچی دوایی دایە خاوەر ئاشسیرمان پێگەشت.
ڕۆژی پێنجشەممە ڕێکەوتی 28 خاکەلێوەی 1404 هەتاوی لە شاری خۆڕاگری مەریوان دایە خاوەری بەڕێز دایکی دڵسۆز و خۆڕاگری هاوڕێی گیان بەخت کردومان حەسەن منوچێری ناسراو بە حەسەن حەمەنەچێی لە تەمەنی 100 ساڵیدا ماڵاوایی لە ژیان کرد. دایە خاوەر دایکی ئەو ڕۆڵە قارەمانە بوو کە لە ساڵی 1362 هەتاویدا لە ناوچەی سەردەشت لە شەڕێکی قارەمانەدا دژی بەکرێ گیراوانی ڕژێمی کۆماری ئیسلامی گیانی ئازیزی بەخت کرد و چووە ڕیزی کاروانی نمرانی کۆمەڵە و حیزبی کۆمونیستی ئێرانەوە. ئەم دایکە تێکۆشەرە تا دواساتەکانی ژیانی پڕ لە سەبووری و خۆڕاگری بە وەفاداریەوە بۆ ئامانجە بەرزەکانی کوڕە گیان بەخت کردووەکەی هاوڕێ حەسەن مایەوە. کۆستی لە دەستانی جگەرگۆشەکەی ساڵهای ساڵ بارگرانیەکی زۆری لەسەر دڵ و دەرونی بەجێهێشت و بەڵام هەمیشە سەربەرزانە یادی کوڕەکەی و ڕێبازە پیرۆزەکەی بە زیندوی ڕاگرت. کۆچی دوایی دایە خاوەر خەمێکی گەورەیە بۆ بنەماڵە تێکۆشەرەکەی، بۆ هاوڕێیانی و بۆ هەموو ئەو دایکانەی کە ئازاری لە دەستدانی ڕۆڵەکانیان لە ڕێگەی ئازادیدا چەشتووە. ئێمەش بەم بوونەوە لە قوڵایی دڵمانەوە لەلایەن هەموو ڕیزەکانی کۆمەڵە و حیزبی کۆمونیستی ئێرانەوە پرسە و سەرخۆشی گەرمی خۆمان ئاراستەی بنەماڵە بەڕێزەکەی دایە خاوەر و تەواوی خەڵکی خەباتگێڕی مەریوان دەکەین. یادی دایە خاوەر هەمیشە بەرز و ڕێگای ڕۆڵە گیان بەخت کردووەکەی پڕڕێبوار بێت. بەڵێ گوڵناس بۆ جۆرە گەشتینە کۆتایی بەرنامەم هەفتەی ئێمە و بینەرانیش فقط پێش لە ماڵاوایی لە ئێمە و بینەران لە بینەرانیشمان ئێمە زۆرمان نامە بوات و خۆت ئاگاداری، بەڵام ئێمە ئەو نامانی کە لەم 1-2 هەفتەیەدا کە زیاتر خوێندومانەتەوە بەپێی ئەم دۆخەی ئێستای خودی کۆماری ئیسلامیە لەگەڵ ئەمریکا بۆ ئەو دانوستاندنیان چون نامەکان دوا دەکەوتن و لەسەر ئەم باسەش بوو ئێمە پەمان باش بوو ئەمانە پێشترکەون و ئەو نامانی کە ئێوە زەحمەتتان کێشاوە بە دڵنیاییەوە لە بەرنامەکانی داهاتوودا هەمویان یەکە بەیەکە دەخوێندرێتەوە و هەر لێرەشەوە دەستخۆشیتان لێ دەکەین. سپاس بۆ ئەوەی کە تا ئێستاش لەگەڵ مابوون دووبارە چاوەڕێی نامە و پەیوەندی ئێوەین. بۆ هەرچی زۆرتر ڕازانەوەی بەرنامەکەی خۆتان حتمما بەم ژمارە تەلەفۆنی کە لەسەر شاشەی تەلەڤیزیۆنەکەتان هەیە لە ڕێگای واتساپ و تەلەگرامیش ئەگەر هەڵەنەکەم دەتوانن نامە و ڕابوچوونەکانتان بنێرن. سپاس بۆ هەمووتان. سپاس بۆ ئێوە ماڵەوە.